گوتم بەس پێم بڵێ ئەتۆ چ لەگە پێغەمبەری هێسڵاسم گوتی مامۆستا هیچ ڕۆژێکنی 1000 سەڵاوەتی لەسەر پێغەمبەری لێ نەدەم صلی الله عليه وسلم. ڕۆژێکیان لە مزگەوتی سەعید نەورسی لە گەڕەکی 26 گوڵان لە سۆران کە 13 ساڵ بوو لێ مەلا بووم ئیمام خەتیب بووم لە حوجرەی دانیشت بووم دوای عەسرێک بوو شەوەکەی لە خوێن بینی پێیان گوتم کەسێک دێت بۆ لای تۆ پێغەمبەر نردویەتی صلی الله عليه وسلم فەرمێتی بڕۆ لای مەلا ئەحمەدی و پرسیارەی لێ بکە. بەڵێ ئەو ڕۆژەی خۆشترین ڕۆژ بوو لە ژیانی من چونکە یعنی ئەمن دەمگوت ئەمن قەت مەلانی مام چونکە هەندە کتێبی مەلایەتیم نەدەزانی بڵێمەوە فەقێم هەبوون دەرسم دەگوتەوە بەس کتێبەکانی ئاخریم نەدەزانین و هەتا حەدەشی دەمگوتەوە ئەوی بزانم ئەوی نەزانم خۆم فێر ناکرد هێندەم پێخۆش بوو کە لە خەوێ پێیان گوتم پێغەمبەر فەرمیتی صلی الله عليه وسلم مەلا ئەحمەد کەلیمەی مەلا ئەحمەدم لە هەموو کەلیمە لە هەموو لەقەبان پێخۆشتر لەبەر ئەو خەونە پیاوەک هات نایمام حاجی حەمەدەمینە بەژن بڵندە لە سۆران تی مامۆستا پرسیارێکی شەرعیم هەیە بێجگە لە تو لە مەلا فلانی کە ئەویش لە دەرەوەی شاریە سیقم بە هیچ مەلایەکی نییە پرسیاری لێ بکەم. گوتم مام حاجی پێشەوەی پرسیارەکەم لێ بکە یەک پرسیار لێ دەکەم گوتی گوتم ئەتۆ ڕەبتت بە پێغەمبەری خواوە چییە صلی الله عليه وسلم بۆچی ئەتوو دەبێ پێغەمبەر بتنێرتێرە صلی الله عليه وسلم گوتی بۆ والله پێش ئێوەی بێ شەوێ لە خەوێ پێیان گوتم پێغەمبەر صلی الله عليه وسلم کەسێکی دەنێریتە لای تو پرسیارێک فەرمیتی بڕۆ لای مەلا ئەحمەدی. پرسیارەکەش سادە بوو گوتی مامۆستا ئەمێن بوو کە کەممارە کردیە لە 140 میسقالی لە محکەمەی لە لای مامۆستا عینی لە 90 میسقالە چیهان عقدت پێشی کردیە عقدی لای مامۆستای ئاینی عقدی یەکەم بۆ لە 90 میسقالن. گوتی خرت خەمی ئەوە بزانم 1 میسقال زەکاتم لێ دەکەوی زێر هەموو ساڵی بیدەم گوتم زەکات لێ ناکەوی خەنی بوو چونکە یەکەم عقد تەواوە عقدی دووەم مەلغیە. گوتم بەس پێم بڵێ ئەتۆ چ لەگە پێغەمبەری هێسڵاسم گوتی مامۆستا هیچ ڕۆژێکنی 1000 سەڵاوەتی لەسەر پێغەمبەری لێ نەدەم صلی الله عليه وسلم. پیاوەکش لەوێ دانیشتە بوو نای حاجی جەمیل بوو حەج جەمەلی پاشایان پێدەگۆ 1000 ڕەحمەتی لێبی کاکە ڕای کرد بەلای ئەو مام حاجیەی ئەوەندەی ماچ کردی گوتی مادام ئەتوو نێردراوی پێغەمبەری صلی الله عليه وسلم زۆری کەیفی هات سبحان الله. ئەو مام حاجی جەمیل هەفتەک پێ نەچوو لە ڕێی مزگەوتێ لە جادەی دەپەڕیەوە لە هەولێرێ سیارە لێدا وەفاتی کرد. ئیتر لەو ڕۆژیەوە لە لای من مەلا ئەحمەد شانازیە مجابرین مەلا ئەحمەد ساوی مەلا ئەحمەد سورچی مەلا ئەحمەد سۆفی مەلا ئەحمەد یعنی مادام الحەمدولله شانی ئەو پێم گوتێ مەلا وەختی خۆ مە لە خزمەت مامۆستایان کە دەمان خوین کە دەیان گوت فلان کەسە مەلایە تەواو یعنی مەلا یعنی خوێندەوارە